بەراوردکردنی کەسێک یاخۆت بە کەسێکی تر یەکێکە لە نەخۆشیە گەورەکانی مرۆڤایەتی. هەر لە سەرەتاوە فێری بەراوردکردن دەکرێن. دایک دەست دەکا بە بەراوردکردنی مناڵەکەی لەگەڵ مناڵی تر و سەرزەنشتی دەکا. باوک بەراوری دەکا و سەرزەنشتی دەکا. مامۆستا دەڵێ تەماشای فلان بکە، ئەو چەندە باشە، تۆش بە هیچ شێوەیە وەک ئەو نابیت. زانای بەناوبانگ ئۆشۆ ئەمەی نووسیوە: من پەیوەندم لە تەلەڤزۆنی پەروەردەیی هەولێر هاتمەوەلاتان بۆ پێشکەشکردنی بابەتی پەروەردەیی و زانستی زۆرا زۆر. قوتابیانی خۆشەویست، دایک و باوکان، مامۆستایان، ئەمڕۆ دەمەوێت پرسێکی زەق بخەمەڕوو کە کاریگەریەکی بەرچاوی لەسەر تاکانی کۆمەڵگەی کوردی هەیە لەم سەردەمەی لافاوی پڕ لە زانیاری و باوەڕپێکرا و باوەڕپێنەکراو، سەردەمی دیژیتاڵی و تەکنۆلۆژیا. The gap between social media, life and real life بابەتی ئەمڕۆمان دەبێ، واتە کەلێنی نێوان ژیانی ڕاستەقینە و ژیانی سۆشەڵ میدیاکان کە بووەتە تەحەدایەکی گەورە و بەرچاو بە تایبەت بۆ منداڵ و گەنجەکانمان. قوتابی ئازیز، ئەم دیاردەیەی کە دزەی کردوتە ناو ژیانمانەوە کاریگەری نەرێنی زۆری هەیە لەسەر تێڕوانینەکانمان بۆ سەرکەوتن و زانینی بەهای خۆمان و گەیشتن بە بەختەوەری تاکە کەسی و بڕوا بەخۆبوون. ئەو واقعە کۆکراوە ساختانی کە لە سۆشۆل میدیاکان دەیبینین زۆر جار دەتوانێت وات لێ بکە کە هەز بە خەونێکی دەستنەکەوتوو بکەیت و هەز بە دارمان بکەیت کە دەبێتە هۆی هەستکردن بە ناتەواوی و لە ڕاوچێ و دڵتوندی و باوەڕ بەخۆ نەبوون و بگرە خەمۆکریش. سەرەتا بە دام بە هێزی حاشا هەڵنەگری سۆشەل میدیا بنین، هێزی بەستنەوەی بە هاوڕێ و خێزان و تەنانەت کەسانی نامۆش لە سەراسەری جیهان. توانێت ئەوەی هەیە کە بێتە سەکۆیەک بۆ داهێنان و فێربوون و ئیلهام بەخشین، بەڵام زۆر گرنگە بزانین ئەوەی لەسەر ئەم پلاتفۆرمانە دەبینین هەمیشە نوێنەرایەتێکی وردی واقع نییە، مەریز نییە لە ژیانی ڕاستەقینە بهێتەدی. لەم سەردەمەی فلتەر و وێنەی دەستکاری کرا و پۆستە وردکراوەکاندا ئاسانە ئەو ڕاستێ لە بەرچاو بگرین کە ئەوەی ئێمە لە ڕێگەی ئۆنلاینەوە دەیبینین زۆر جار دوورە لە ڕاستیەوە. مرۆڤەکان مەیلیان هەیە کە گرنگترین شتەکانی ژیانیان پێشان بدەن، ساتە وەختە خۆشەکانیان، دەستکەوتەکانیان، لایەنی سەرنجڕاکێشی بوونیان، بەڵام بەدەگمەن وردەکاریەکانی سەختی و خەبات و تەحەدای ڕۆژانەیان دەبینین ئێمە. ئەگەر ئەو تەحەدای بێتە هۆکاری ئەوەی کە سەر بکەون یاخود زۆر جار بە ساختە وا پێشان دەدەن کە سەرکەوتون. ئەم وێناکردنە هەڵبژاردراوەی کەسێک ئەوەی لەسەر شاشەکانمان دەیبینین جیاوازێکی بەرچاوی هەیە لەگەڵ ژیانی ڕاستەقینەی ڕۆژانەمان کە من و تۆ ئەوانی تر ئەزمموی دەکەین و دروستی دەکەین. زۆر گرنگە گەنجەکانمان و نەوەی داهاتومان پەروەردە بکەین کە وێنە و چیرۆکەکانی ناو سۆشیەل میدیا وێنەی تەواو نین. ئەوان تەنیا پارچە پارچەی ژیانی کەسێکن کە ئەستەمە لەگەڵ خۆمانی بەراورد بکەین یاخود لاسایان بکەینەوە یاخود کەسەکان بکەینە پێشەوە و ڕێنشاندەری خۆمان. دەرەنجامە خراپەکانی ئەم بۆشایی و گاپەی لە نێوان ژیانی ڕاستەقینە و ژیانی ناو سۆشەل میدیا هەیە دەتوانێت زیانی گەورەی هەبێت و قوڵ بێت و بگرە هەندێک جار بێتەوە کاری توشبوون بە نەخۆشە دەرونیەکان لە ڕێگەی لە دەستدانی توانای باوەڕ بەخۆبوون. دەتوانێت بێتە هۆی کێشەی خۆ بە گەورەزانین یاخۆ بە کەمزانین و لە ڕاوچێ و پێویستێکی تێر نەکراو بۆ چەسپاندنی هەستی دەرەکی مرۆڤەکان. هەروە لێکەوتەی فشارەکانی خۆگونجاندن لەگەڵ ئەم ستانداردە ناوەقییانە زۆرە و ناهێتە ژمادن، بە تایبەتی بۆ مێشی گەنجەکانمان کە هێشتا ناسنامەکانیان پێک دێن و هەوڵ دەدەن خۆیان بدۆزنەوە. هەوڵدا هەموو کات وێژنە تازەکەی خۆت بیت، نەک کەسانی تر. ژیان و کەلتور و خێزان و ژینگەی مرۆڤەکان لێک ناچن و جیاوازن. ناکرێ من خۆم بەراورد بکەم بە کەسێکی تر یا تۆی دایک و باو مناڵەکەت بەراورد بکەی بە کەسێکی تر. ئەوەی بۆ تۆ دەرەخسێ بۆ من ناڕەخسێ و پێچەوانەکەشی هەرڕاستە. هەوڵدا خۆت بە تەنها خۆت. یەکێک لە نمونە هەرە دیارەکان کە کێشەیەکی جیهانیە نەک لۆکاڵی ئەو چیرۆکە سەرکەوتنانەیە کە لە ڕێگەی ئۆنلاینەوە دەیبینین و سەبارەت بەو تاکانەی کە لە قوتابخانە ئاساییەکان دەرنەچوون و یان ڕۆژێک بە قوتابی سەرنەکەوت و دواکەوتو لە قەڵم دراون. زۆر جار گوێبیستی ئەو کەسانە دەبین کە نەیانتوانیوە لە تاقیکردنەوەکان دەربچن. لەگەڵەوەشدا ئێستا زۆر دەوڵەمەند و سەرکەوتون. ئەم چیرۆکانە دەتوانن ئیلهام بەخش بن، بەڵام حیفێ دەتوانن بەبێ ئاگاداری پەیامێکی چاواشەکارانەش بنێرن و ساردت بکەنەوە لەسەر خوێندن. زۆر گرنگە تێبگەین کە ئەم چیرۆکانە ئیستیسنان نەک یاسا. هەمومان دەتوانین هەمان ڕێگا بگرینە بەر بۆ سەرکەوتن، بەڵام وەک یەکنا لە کاتێکدا ڕەنگە هەندێک لە تاکان سەرکەوتنەکانن لە دەرەوەی سیستەمی پەروەردەیی تەقلیدی بدۆزنەوە.
بەڵام زۆرینەی ڕەها نین. ئێمە هێشتا سوودی بەرچاو و گەورە لە زانیاری و لێهاتوەکانی ئەو کەسانە وەردەگرین کە دەرچوو قوتابخانە و زانکۆن. کەواتە چی بکەین بۆ پڕکردنەوەی ئەم بۆشایە و بەستنی پەیوەندێکی تەندروستتر لەگەڵ سۆشەل میدیا؟ هەموو کات پەروەردە ئینجا پەروەردە کلیلە بۆ چارەسەری کێشەکان. هەمیشە جەخت لەسەر گرنگی دانانی ئامانجی تاکە کەسی و ناسینی پێشکەوتن لەسەر بنەمای بەها تاکەسەکان بکەنەوە، نەک پێوەرە دەرەچەکانی ناو سۆشەل میدیا. سۆشەل میدیا وەک ئامرازێک بۆ فێربوون و خۆ دەربڕین بەکاربێنە، نەک سەرچاوی بەراوردکردن و گومانکردن لە خۆتان. لە کۆتایی کەلێنی نێوان ژیانی ڕاستەخینە و ئەوەی لە سۆشەل میدیا دەیبینین تەحەدایەکە کە دەبێت بە کۆمەڵ چارەسەری بکەین. پێویستە خۆمان و نەوەی گەنج لەسەر شێوانەکانی ژیانی ئۆنلاین و گرنگی ڕەسەنایەتی پەروەردە بکەین. هەروەها وا بکەین کە سۆشەل میدیا تاوەکەری ژیانمان بێ، نەک ڕووخێنەر. کاتیەوە هاتووە کە پەروەردەی میدیایی ببێتە هۆی پڕکردنەوەی ئەو بۆشایی باسمان کرد و پەیوەندەکی ڕاستەقینەتر و پڕ لە جێبەجێکردن دوور لە چاولێکەری لەگەڵ جیهانی دیجیتال ببەستین. هیوای ڕۆژێکی پڕ لە خۆشیتان بۆ دەخوازم. هەمیشە چاوتان لەسەر سۆشەل میدیاکانی تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر بێ بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی پەروەردە. اینجا فێربوون.